ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی چوارشەممە 21 پوشپەڕی 1402. سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە کوردستان و کرماشان، برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی تەتەی هەورامان و نۆسوود، دەست بەسەرکردنی کرێکارێکی وەرزی لە شاری سنا، ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە شاری مەریوان، بڵاوبوونەوەی وێنەی ئاسەواری ئەشکەنجە بەسەر جەستەی پەیمان گەڵوانی، گیان لە دەستدانی منداڵێکی سوختبەر لە شارستانی سەرباز، و سەپاندنی سزای زیندان بەسەر سپیدا قوڵیان لە زیندانی ئێوی. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی کشوەری لە کوردستان و کرماشان. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی سێشەممە 20 مانگی پوشپەڕ، خانەنشینکراوانی کشوەری لە پارێزگاکانی کوردستان و کرماشان هاوکار لەگەڵ خانەنشینکراوانی ئۆستانەکانی ئەلبۆرز، یەزد، ئەردەبیل، فارس، کاکیلوی و بوێر ئەحمەد و تاران دژباخراپی دۆخی مەعیشەت کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان، خانەنشینکراوانی کشوەری هەرحەوت و دژباخراپی دۆخی مەعیشەت کۆبوونەوەی ناڕەزایەتی بەڕێوە دەبن. خانەنشینکراوانی خوازیاری چوونە سەرەوەی حەقدەست و مەزایە بەپێی هێڵی هەژاری، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و دابینکردنی بیمەی تەکمیلی بۆ خۆیان و بنەماڵەکانیان بوون. برینداربوونی سێ کۆڵبەر لە سنوورەکانی تەتەی هەورامان و نەوسوود. ڕۆژانی یەکشەممە و دووشەممە 19 و 20 مانگی پوشپەڕ، کۆڵبەرێک لە سنووری تەتەی هەورامان و دوو کۆڵبەر لە سنووری نۆسوود بە تەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار بوون. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، شەوی دووشەممە 10 پوشپەڕ، کۆڵبەرێک بە ناوی جەماڵ تەمەن 50 ساڵ و خەڵکی مەریوان بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری تەتەی هەورامان بریندار بوو. لەو پەیوەندیەدا ڕۆژی یەکشەممە 18 پوشپەڕ، کۆڵبەرێکی تەمەن 33 ساڵ و خەڵکی سەلاسی باوەجانی بە ناوی ئیدریس ڕەحمانی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نۆسوود بریندار کرا. ڕۆژی دووشەممەش کۆڵبەرێکی خەڵکی گوندی بازانی سەرباشاری جوانڕۆ بە ناوی یونس مەحموودی بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نۆسوود بریندار و ڕایگوێزی نەخۆشخانەی کرماشان کرا. دەست بەسەرکردنی کرێکارێکی وەرزی لە شاری سنا. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا سدیق ڕەحمانی کرێکاری وەرزی خەڵکی گوندی ئەوێ هەنگ و دانیشتووی شاری سنا لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بە شوێنێکی نادیار ڕایگوێزرا. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی سێشەممە 13 پوشپەڕ، سدیق ڕەحمانی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە. لە ماڵی ئەو بەندکراوە ڕۆژی 17 پوشپەڕ سەردانی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی شاری سنە دەکەن و لەوێ پێیان دەڵێن سدیق ڕەحمانی ڕۆژی پێنجشەممە 15 پوشپەڕ دەست بەسەر و ئێستا لە گرتووخانەی شارانفەری سنەدایە. ناڕوونی چارەنووسی بەندکراوێک لە شاری مەریوان. بەپێی راپۆرتەکان، هاووڵاتیەکی خەڵکی گوندی تەنگیسەر و دانیشتووی شاری مەریوان بە ناوی ئارەش شەریفی تەمەن 32 ساڵ ماوەی 34 ڕۆژە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی لە بەردەستان نییە. بەپێی زانیاریەکان، ئارەش شەریفی ڕۆژی چوارشەممە 17 جۆزەردانی ئەم ساڵ لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم دەست بەسەر کراوە. باو بتەی سەرچاوە مەحەلیەکان، هێزەکانی ڕژیم دەستیان بەسەر هەندێک کەلوپەلی شەخسی ئەو هاووڵاتیە گرتووە و ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کردووە. بڵاوبوونەوەی وێنەی ئاسەواری ئەشکەنجە بەسەر جەستەی پەیمان گەڵوانی. ڕۆژی سێشەممە 20 مانگی پوشپەڕ و یەک ڕۆژ بە دوای ناشتنی تەرمین پەیمان گەڵوانی لا گۆڕستانی مەهاباد، وێنەکانی ئاسەواری ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم بەسەر جەستەی ئەو هاوڵاتیە بڵاو کرایەوە. ڕۆژی دووشەممە 19 پوشپەڕ، مهراب پورەکبەر دادستانی ڕژیم لە شاری مەهاباد هۆکاری گیان لە دەستدانی پەیمان گەڵوانی نەخۆشی و تۆمەتی ئەو گیان بەختکردووەی گەندەڵی ماڵی ڕاگەیاند بوو.
بەڵام بڵاوبوونەوەی ئاسەواری ئەشکەنجە لەسەر جەستێ و بەندکراوە هەموو شتێکی بڕای گشتی ئاشکرا کرد. پەیمان گەڵوانی ڕۆژی چواری پوشپەڕ دەست بەسەر و ڕۆژی چواردەی هەمان مانگ بەهۆی ئەشکەنجەی سەختی هێزەکانی ڕژیم ڕایگوێزی نەخۆشخانەی خومینی ورمێ کرا و ڕۆژی هەژدەی پوشپەڕ گیانی بەخت کرد. شایانی باسەکە شەوی سێشەممە خەڵکی مەهاباد بە وتنەوەی دروشم بەشداری بەرینیان لە مەراسمی پرسە و سەرخۆشی پەیماندا کرد. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی شەممە هەفتەی پوشپەڕ بەندکراوێکی خەڵکی پیرانشار بە ناوی موسا ئیسماعیلی لە ژێر ئەشکەنجەی هێزەکانی ئیتلاعاتی ورمێ گیانی بەخت کرد بوو. کوژران و برینداربوونی 7 کەس بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە قوروە. ڕۆژی سێشەممە 20 مانگی پوشپەڕ لە ڕووداوێکی هاتوچۆ لە مێحوەری قوروە بۆ سنقور 7 هاوڵاتی کوژران و بریندار بوون. بەپێی راپۆرتەکان بەهۆی پێکدادانی دوو ئۆتۆمۆبیلی سەواری لە نزیک گوندی برما لە مێحوەری قوروە بۆ سنقوڕی کولیایی 3 هاوڵاتی گیانیان لەدەستا و 4 کەسی دیکەش بریندار بوون کە باری تەندروستی هەندێکیان ناجێگیر ڕاگەیەندراوە. سوتاندنی کێڵگەی هاووڵاتیانی گوندی بایەڵەی مەریوان لەلایەن ڕژیمەوە. بەپێی هەواڵی گەیشت و ڕۆژی سێشەممە 20 مانگی پوشپەڕ هێزەکانی بنکەی سەربازی گوندی بایەڵەی مەریوان کێڵگە و زەوی کەشاوەرزی خەڵکیان ئاگرداوە و زیانێکی زۆریان بە دانیشتوانی ناوچەکە گەیاندووە. بە وتەی هاوڵاتیان هێزەکانی ڕژیم هەر ساڵە دارستانەکانی گوندی بایاڵە دەسووتێنن، بەڵام ئەمساڵ ئاگرەکە بۆ کێڵگە و زەوی کشت و کاڵی گوندەکانی لەنجاوە بایەڵە و چەند گوندی دیکەی تەشەنەی کردووە و 50 هێکتار بەرهەمی کشاوەرزی جوتیارانی لەناو بردووە. گیان لە دەستانی منداڵێکی سوختبەر لە شارستانی سەرباز. ڕۆژی سێشەممە 20 پوشپەڕ منداڵێکی سوختبەری بەلوچی تەمان 17 ساڵ بە ناوی موحسێن حەملی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە مێحوەری ئێرانشار بۆ سەرباز گیانی لەدەستدا. بەپێی راپۆرتی هەڵوەش نەیسانی ئەو سوختبەرە لە مێحوەری ئێرانشار بۆ سەرباز و نزیک پۆلی چەمەنی لەگەڵ ئۆتۆمۆبیلێکی پژۆ پێکیانیان داوە. پاش ئەو ڕووداوە نەیسانەکە ئاگری گرتووە و موحسین حەملی تەمان 17 ساڵ لە نێو ئاگرەکەدا سوتاوە. سەپاندنی سزای زیندان بەسەر سپیدە قوڵیان لە زیندانی ئەوی. سپیدە قوڵیان چالاکی مەدەنی خەڵکی ئەهواز و بەندکراو لە زیندانی ئەبین ڕۆژی سێشەممە 20 پوشپەڕ لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 2 ساڵ زیندان و سزای تەکمیلی مەحکوم کرا. بەپێی راپۆرتەکان سپیدە قوڵیان ڕۆژی 24 ڕەشەممەی 1401 و کاتژمێرێک پاش ئازادی لە زیندانی ئەڤین لە کاتی گەڕانەوە بۆ زێدی خۆی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە بە بیانووی وتنەوە دروست دژ بە خامنەیی دەست بەسەر و بۆ زیندانی ئەڤین ڕایگوێزرا. وا دوایین هەواڵخۆ پیشاندانی شارۆمەندانی ئیسرائیلی دژبات دەوڵەت. ڕۆژی سێشەممە 20 مانگی پوشپەڕ پاش پەسەندکردنی لایحەی چاکسازی یاسای قەزایی لە پارلەمانی ئیسرائیل دەیان هەزار شارۆمەندی ناڕازی دژبە دەوڵەتی ڕاستگەرای ئەو وڵاتە دەستیان لە کارکێشایەوە و خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان پارلەمانی ئیسرائیل ڕۆژی دووشەممە بە دوواداچوون بۆ مادەیەکی لایحەی چاکسازی لە یاسای قەزایی دەست پێکرد و پاش چەند کاتژمێر دەنگی پێدرا. ڕۆژی سێشەممە هەزاران خۆپیشاندانی ئیسرائیلی دژبە دەوڵەت ڕژانە سەر شەقام و ئۆتۆبانەکانی تەلاڤیڤ و ئۆرشەلیمیان داخست. پێش پەسەندکردنی ئەو لایحەی دادگای باڵای ئیسرائیل دەیتوانی هەر یاسایەک کا لەگەڵ بیرۆڕای گشتی نەیەتەوە هەڵوەشێنێتەوە، بەڵام ئێستا ئەو بڕیارە لە دەستداد گوستەری نەماوە و توانای دەوڵەت بۆ زەوتکردنی ئازادیەکان چووەتە سەرەوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران هیوای تەندروستی بۆ هەموو لایەکان.